یونسکۆ لەگەڵ دەسەڵاتە خۆجیەکانی بەسرا پێکەوە هاودەنگ بوون بۆ نۆژەنکردنەوەی خانۆ کۆنەکان کە بە شەناشیل ناسراون لە گەڕەکە ئەرمەنیەکەی ئەو شارە کۆنە بۆ پاراستنی ناسنامە مێژوویەکەی. ناوچەکە لە ڕۆی میراتە میژەکەیەوە دەوڵەمەندە و نوێنەرایەتی ناوەندی میراتی فەرهەنگی بەسرا دەکات. بۆیە یۆنسکۆ بە هاوکاری وەزارەتی ڕۆشنبیری و دەستەی دەوڵەتی بۆ شوێنەوارە دیری نوێنەرایەتەکانی پارێزگاری بەسرا کە خاوەنی ئەم خانووانن و بە کۆمەکی سندوقێکی یەکێتی ئەوروپا سەرقاڵی نۆژەنکردنەوەی ئەم خانووانن. ئێمە 8 خانۆ نۆژن دەکەینەوە کە پێوەزە تا کۆتایی مانگی 9 تەواو بکرێن و پێشتر نوژەنکردنەوەی 3 خانۆمان تەواو کردووە کە ڕوویان لە ڕووبارەکەیە. دەستپێشخەریەکە بەشێکە لە هەوڵەکان بۆ بەرزکردنەوەی ئاسی گەشتیاری لە شارەکە و وڵاتەکەدا بە گشتی چکە ژمارەیەکی کەم بەڵام لە زیادبووندایە لە گەشتیاران بەرەو عێراق گەشت دەکەن بۆ بینینی شوێنە سەرنجڕاکێشەکان وەک گۆڕانکاریە ژنگەیەکانی بیابان و زۆنگاوە بەرفراوانەکانی باشوور تا پاشماوەی شوێنەوارە دیرینەکانی شار و ئیمپراتۆرێتەکانی جیهان لە عێراق. هذه المنطقة كانت في السابق پێشترم ناوچەیە بە گەڕەکی ئەرمەنیا کریستانەکان دەناسرا و ئێستا ناوی مەحەلات ئەلباشەیە. ئەم ناوچەیە ئەم ناوەی لێنرا چونکە پێشتر خێزانە کریستانەکان لەم ناوچەیەدا نیشتەجێ بوون و هەروەها سەردانی ناوچەکان دەکرد چونکە کلیسایەکە بوو بە ناوی مارتۆمە. ئامانجی پرۆژەکە نۆژەنکردنەوەی کۆی گشتی 11 خانووی شەناشیلە لە ناوچەکەدا کە بە میراتی کریستیانە ئەرمەنیەکان ناسراوە. بالنسبة إلى تاريخ هذه المنطقة ئێمە زانیاری مێژوویمان بۆ بەدواداچوونەکان بۆ بوونی بینا کۆنەکانی وەک مزگەوتی دوو منارە و مزگەوتی مارتۆما بەدەستێناوە کە هەردووچیان مێژووکەیان بۆ زیاتر لە 300 ساڵ دەگەڕێتەوە. بەپێی راپۆرتێک کە لەلایەنێکیەتی خێرخوازانی گشتی ئەرمەنیەکانەوە لە ساڵی 2016دا بڵاوکراوەتەوە بە مەزەندەکردن تاوەکو پرۆسەی ئازادی عێراق بەڕابەرایەتی ئەمریکا لە ساڵی 2003دا نزیکەی 25,000 ئەرمەنی لە عێراقدا دەژیان پێشەوەی کۆچکەن بەرەو ئەوروپا و ناوچەکانی دیکەی جیهان. زۆربەیان لە بەغدا و بەسرە و کەرکووک و مووسڵ نیشتەجێ بوون. بصرة مدينة سياحية. بەسرا شوێنێکی گەشتیاریە و ناسنامەی سەرەکیەکەشی شەناشیلە. بەسرە پایەکی سەرەکی ناسنامەی گەشتیاری خۆی لەدەست دەدات ئەگەر شەناشیل نۆژە نەکرێتەوە. بەو پێی بەسرا شارێکی گەشتیاری دەبێت و پێشبینی دەکرێت ساڵی داهاتوو وەرزێکی گەشتیاری دەست پێ بکات. بۆیە پێوەستە نۆژەنکردنەوەی هەموو ئەم خانوانە لەسەر تاسەری بەسرەدا ئەنجام بدرێت. پرۆژەکە لەلایەنێکیەتی ئەوروپا و کۆمەکی دارایی دەکرێت و بە هاوکاری وەزارەتی ڕۆشنبیری و دەستەی دەوڵەتی بۆ کاروباری شوێنەوارە دیرینەکان و میراتی کولتوری و پارێزگای بەسرە جێبەجێ دەکرێت. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.